سڵاو بەخێر بێنەوە بۆ کەیبی کاپس. لە ڤیدیۆ ئەم جارە باسی فیلمێکی تاوانکاری و نهێنی ئامێزی ساڵی 1995 دەکەین بە ناوی 7. با دەست پێ بکەین. ڕۆژی دووشەممەیە، دەستپێکی کارکردنی لێکۆڵەر دەیڤید میلسە لەگەڵ لێکۆڵەر ویلیام سەمەرسێت. ویلیام هەفتەیەکی ماوە بۆ خانەنشین بوون و کۆتاییەکانی تەمەنی پیشەکەیەتی. دوو لێکۆڵەرەکە زۆر ناگونجێن لەگەڵ یەکتری و بۆ یەکەم شوێنی تاوانکە دەچن دەبینن پیاوێکی قەڵاو بە مردووی لەسەر مێزێکی نان خواردن دانیشتووە. هێشتا دڵنیانین ئایا تاوانێکی کوشتن بووە یا مردنێکی سروشتی. لە کاتی پشکنین کە سەیری قاچەکانی و دەستی قوربانیەکە دەکەن دەبینن بە تەلی تیژ بەستراوە. بەمەش دڵنیا دەبنەوە کە بە مردنی ئاسایی نەمردووە. کاتێک سەمەرسێت خەریکی پشکنین بوو، میڵس هەر خەریکی قسەکردن بوو. بۆیە داوای لێ دەکات بچێت و لەگەڵ دراوسەکان قسە بکات تاوەکو لە کۆڵ خۆی بکاتەوە. کاتێک لەناو ئۆتۆمبیلن میڵس بێزاری خۆی دەردەبڕێت کە سەمەرسێت داوای لێکرد بچێت ماڵ بکات. داوای لێ دەکات کەوا ئەرکی جدیتری پێ بدات. لە ئەنجامی پزیشکی دادوەری دەردەکەوێت پیاوە قەڵەوەکە خواردنی بە زۆر پێدراوە و هۆکاری مردنەکەشی بۆ تەقینی گەدەی دەگەڕێتەوە. بەمەش بۆمان دەردەکەوێت تاوانێکی کوشتن بووە. بەپێی گوتەی پزیشکی دادوەری پیاوە قەڵەوەکە بۆ ماوەی 12 کاتژمێر خواردنی پێدراوە. بە بڕوای سەمەرسێت بکوژەکە مەبەستێکی هەیە لەوەی کە تاوانەکەی بەم جۆرە ئەنجامداوە و شێوازی تاوانەکەی هەڵگری پەیامێکە. هەروەها دەژڵێت زنجیرە ڕووداوێکی کوشتنیش ڕەنگە چاوەڕێیان بێت. بەڵام کاپنی پۆلیس هاوڕانیە لەگەڵی و دەڵێت تەنها بکوژەکە ویستوێتی ئەشکەنجەی بدات. سەمەرسێت بە کاپنەکە دەڵێت ئەم ئەرکە بۆ لێکۆڵەر میلس گونجاو نییە وەکو یەکەم ئەرکی. بەمەش میلس بێ هیوای و تووڕەی خۆی دەردەبڕێت. ڕۆژی سێشەممەیە. میلس دەچێتە شوێنی تاوانێک. باڵەخانەکە پڕیەتی لە ڕۆژنامەنووس و پارێزەرێکی بەناوبانگ کوژراوە. لەسەر زەویەکەش نووسراوە چڵێسی. لە بنکەی پۆلیس کارگوزارێک خەریکە ناوی سەمەرسێت لەسەر دەرگاکە دەسڕێتەوە. کاپنی پۆلیس دێتە ژوورەوە و هەواڵی تاوانی چڵێسیەکەی پێڕادەگەیەنێت. داوای لێ دەکات خانەنشین نەبێت چونکە ئەو باشترین لێکۆڵەری بنکەکەیە. هەروەها پێی دەڵێت کە پارچەی پلاستیکی لە ناو گەدەی پیاوە قەڵەوەکە دۆزراوەتەوە. ئەم زانیاریە وا دەکات سەمەرسێت دووبارە بچێتەوە شوێنی تاوانەکە بۆ پشکنینی زیاتر. بۆی دەردەکەوێت پاشە پلاستیکەکان لە ئەنجامی جوڵانی سەلاجەکە لێبوونەتەوە و دەرخواردی پیاوە قەڵەوەکە دراوە. بەمەش سەلاجەکە لا دەبات و تێبینیەک لەسەر دیوارەکە دەدۆزێتەوە کە لەلایەن کوژەکەەوە جێهێشتراوە. هەروەها وشەی قەڵەوی بە چەوری نووسرا بوو. تێبینیەکە نیشانی کابنەکە دەدات کە نووسراوە ڕێگایەکی درێژ و سەخت لە بەردەممانە کە لە دۆزەخەوە دەربازمان دەکات بەرەو ڕووناچی. سەمەرسێت دەیسەلمێنێت کە ئەمە دەستپێکە و باز لە حەوت گوناهە کوشندەکە دەکات. ئەوانیش قەڵەوی، چڵێسی، تەمبەڵی، تووڕەیی، لوتبەرزی و ئارەزوبازی کۆتادانش ئیرەی. داوا دەکات ئەو کەیسە تووشی ئەو نەکەن چونکە دوای 5 ڕۆژی تر خانەنشین دەبێت. شەوەکەی سەمەرسێت سەردانی کتێبخانەی گشتی دەکات. لەوێش ئەو کتێبانە دەخوێنێتەوە کە باسی حەوت گوناهە کوشندەکە دەکەن. میلسش خەریکی سیرکردنی وێنەکانی شوێنی تاوانەکەیە. وەکو چاکەیەک سەمەرسێت لیستێک لە ناوی ئەو کتێبانە لەگەڵ کۆمەڵێک لاپەڕی چاپکراوی نێو کتێبەکان لە ئۆفیسەکەی میلس جێدەهێڵێت. ڕۆژی چوارشەممەیە. میلس دەچێتە ئۆفیسەکەی سەمەرسێت و بەیەکەوە خەریکی کاری خۆیانن. پەیوەندێک دێت و تریسی خێزانی لێکۆڵەر میلسە کە دەیەوێت قسە لەگەڵ سەمەرسێت بکات و بانگێکی دەکات بۆ نانی ئێوارە. لە کاتی نان خواردن باسەکە دێتە سەر ژیانی هاوسەرگیری. تریسی دەپرسێت ئاخۆ بۆچی سەمەرسێت هاوسەرگیری تا ئێستا نەکردووە. سەمەرسێت و میلس هەردووکیان دەڵێن کە سەمەرسێت کەسێکی بێزارکەرە لەبەرەوەیە. سەمەرسێت لێیان دەپرسێت ژیانیان لە خانوونیەکە چۆنە. بۆ ساتێک هەموو بێدەنگ دەبن و ماڵەکە دەست دەکات بە لەرزین. دەردەکەوێت کابرای فرۆشیاری خانوبەرە کاتێک خانووەکەی بە میلس فرۆشتووە پێی نەگوتووە کاتێک شەمەندەفەر تێدەپەڕێت خانووەکە دەلەرزێت. سەمەرسێتیش بەگاڵتەوە دەڵێت خانووەکەیان توانای لەرزینی هەیە. بەوە شەرسێکیان دەست دەکەن بە پێکەنین. دوایان خواردن دوو لێکۆڵەرەکە باسی دۆسەکەی چڵێسی دەکەن. میلس وێنەیەک نیشان دەدات کە تەرازویەک پاوەندێک گۆشتی لەسرە. پارێزەرەکە گۆشتی خۆی بڕیوە لەسەر داوای بکوژەکە. لێکۆڵەرەکان تاساون کە چۆن بکوژەکە بێ جێهێشتنی هیچ بەڵگەیەک تاوانەکەی ئەنجام داوە. سەمەرسێت دەڵێت شتێک هەیە کە دەبێت بکوژەکە جێهێشت بێ وەکو تێبینیەک. میلس وێنەیەکی خێزانی پارێزەرەکە نیشان دەدات کە چاوەکانی ڕەنگ کرابوون. پێیان وایە خێزانەکەی شتێکی بینیوە یان سەرەداوێکی لەیە. بەیەکەوە دەچنە لای خێزانی پارێزەرەکە. پرسیاری لێ دەکەن ئاخۆ هیچ شتێکی نامۆ هەیە دەربارەی وێنەکانی شوێنی تاوانەکە. خێزانەکەی تێبینی ئەوە دەکات کە وێنەیەکی هەڵواسراوی ئۆفیسی مێردەکەی بە هەڵگەڕاوەی دانراوە. دوای پشکنینی وێنەکە هیچ نادۆزنەوە. میلس دەڵێت کەوا بکوژەکە گاڵتەیان پێ دەکات. سەمەرسێت داوا دەکات پشکنەرانی شوێن پەنجە بێن و پشکنین بۆ شوێنەکە بکەن. دەردەکەوێت بە شوێنی پەنجە نووسراوە یارمەتیم بدەن. دواتر لێکۆڵینەوە بۆ شوێن پەنجەکە دەکرێت تاکو بزانن هیکەیە. کاتێک لە چاوەڕی دەرچوونی ئەنجامەکەن دوو لێکۆڵەرەکە باسی گرنگی پیشەکەیان دەکەن. سەمەرسێت دەڵێت ئێمە ئەڵماس لە بیابانێک کۆ دەکەینەوە بە هیوای ئەوەی کە ڕزگارمان بوو سوودی لێ ببینی. میلس گاڵتەی بە قسەکانی دێت و پێی دەڵێت ئەمڕۆ دڵت خۆشە. ڕۆژی پێنجشەممەیە. خاوەنی شوێن پەنجەکەیان دۆزیەوە. بەڵام سەمەرسێت پەیوانیە ئەو کەسە بکوژەکە بێت. کوژەکەی ئەوان خاوەن مەبەست و پەیامێکە نەوەک تەنها کەسێکی دەروون نەخۆش. تیمی سوات هەڵدەکوتنە سەر شوقەی گومان لێکراوەکە. کاتێک سەرچەفەکە هەڵدەدەنەوە دەستەیەکی وشک بووی بۆ گەن دەبینن.
دەردەکەوێت ئەوە قوربانی سێمی بکوژەکەی و بە پێی وێنەکان بێت ماوەی ساڵێکە لەسەر جێگا بەستراوەتەوە کە ئەمەش گزارش لە تاوانی تەمبەڵی دەکات. کاتێک جەستەکە دەپشکنن قوربانیەکە لە ناکاو دەجوڵێت و دەردەکەوێت کە هێشتا لە ژیان داماوە، بۆیە بە پەلە دەیبەرە نەخۆشخانە. وێنەگرەکان دەگەنە شوێنی تاوانەکە و دانەیەک وێنەی هەردوو لێکۆڵەرەکە دەگرێت. میلسیش بە تووڕەیەوە دەری دەکات، دەپرسێت چۆن وازوو دەگەنە سەر شوێنی ڕووداوەکان. سەمەرسێتیش پێی دەڵێت کە پۆلیسەکان بەرامبەر پارە ئاگاداریان دەکەنەوە. لە نەخۆشخانە پزیشک پێیان دەڵێت قوربانیەکە مێشکی تێک چۆ و زمانیشی قوت داوە، بۆیە مەحاڵە هیچ زانیاریەکی لێ وەربگیرێت. شەوەکەی تریسی پەیوەندی بە سەمەرسێتەوە دەکات و داوای لێ دەکات چاوی پێ بکەوێت. پێویستی بە کەسێکە کە قسەی لەگەڵ بکات و تەنها ئەویش لەو شارە دەناسێت. ڕۆژی هەینیە لە خواردنگەیەک چاویان بە یەکتر دەکەوێت. تریسی نیگەرانی دۆخی شارەکەی و نایەوێت ئەو منداڵی کە لە سکیدایە لەو شارە لەدایک بێت. سەمەرسێت هەرچەندە پێی دەڵێت کەوا ئەو کەسێکی گونجاونی بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە، بەڵام دڵنەوای و ئامۆژگاری دەکات. لە بنکەکە میلز نیگەرانەکەوە ئەو بکوژەشێتە خەڵکی زیاتر دەکوشێت و ئەوانیش دەستەوەستان دانیشتون. سەمەرسێت پێی وانیە ئەو بکوژە کەسێکی شێت و دەروون نەخۆش بێت. کەسێک بۆ ماوەی ساڵێک قوربانیەک بهێڵێتەوە و پەنجەی ببڕێت بۆ خاتری شوێن پەنجەکەی، ئەوە کەسێکی زۆر ئارامگرە و خاوەن شێوازی تایبەتی خۆیەتی. میلز قسەکانی ڕەت دەکاتەوە و قسەیەک دەربارەی کاتی کتێبخانە دەکات، بەمەش بیرۆکەیەک بە مێشکی سەمەرسێت دادێت. بەپێی ئەوەی بکوژەکە لەسەر بنەمای حەوتگونەها کوشندەکە قوربانیەکانی هەڵدەبژێرێت، بەدڵنیاییەوە دەبێت کتێبی دەربارەی خوێندبنەوە. بۆیە لیستێک لە ناوی ئەو کتێبانە ئامادە دەکات و دەیدات بە کارمەندێکی FBI بۆ ئەوەی بە ڕێگایەکی نایاسایی لە بەرامبەر بڕێک ناوی ئەو کەسانی بۆ بهێنێت کام کتێبیان لە کتێبخانە بردووە، ناوەکانیان بۆ دەهێنێت. چاویان دەکەوێتە سەر کەسێک بە ناوی جۆن دۆ و دەچن بۆ ناونیشانی شوقەکەی. میلز هێشتا تووڕێ و پێی وایە بیرۆکەیەکی گەمژانەیە. کاتێک لە دەرگا دەدەن، لە دوورەوە پیاوێک بە زەرفێکەوە دەگەڕێتەوە. لە دوورەوە دەست دەکات بە تەقەکردن. هیچ کەسێک بریندار نەبوو، بەڵام ڕاوەدوونانێک دەست پێ دەکات و میلز دوای دەکەوێت. گومان لێکراوەکە خۆی دەشارێتەوە و لە میلز دەدات و دەیکەوێنێت. چەکەکەی لەسەری ڕادەگرێت، بەڵام نایکوژێت و هەڵدێت. کاتێک دەگەڕێنەوە، سەمەرسێت و میلز دەبێتە تەمەقاڵەیان لەسەر چونە ژوورەوەی شوقەکە، چونکە بەبێ بوونی ڕێگەپێدان ناتوان بەهۆی هێزەوە بچنە ژوورەوە. لەو قسانە بوون کاتێک میلز بە تووڕەییەوە دەرگاکە دەشکێنێت و دەچێتە ژوورەوە. دواتر پارە دەدات بە ئافرەتێک بۆ ئەوەی گەواهی ناڕاست بدات تاوەکو بیانیەک بۆ کارەکەیان بهێنێتەوە. لێکۆڵەرەکان دەستنە شوقەکەی جۆن دۆ و ژوورەکانی تاریک و پڕن لە کەلوپەلی جۆراوجۆر، قوتووی ماکەڕۆنی، دەستێکی بڕاو، وێنەی ئافرەتێک لەگەڵ کۆمەڵێک تێنووسی ڕۆژانە. میلز بانگی سەمەرسێت دەکات و پێی دەڵێت ئەو وێنەگری دەریان کرد خودی بکوژەکە بوو. تیمی پشکنین ناتوانانی یەک شوێن پەنجەی بکوژەکە لە شوقەکە بدۆزنەوە. لە ناکاو پەیوەندیەک دێت. جۆن دۆی بکوژە و ڕێزی خۆی بۆ کارمەندەکانی پۆلیس دەردەبڕێت و داوای لێبوورنیش دەکات چونکە میلسی ئازاردا. پێشیان دەڵێت بەهۆی ئەوەی ڕوویدا پلانەکانی دەهێنێتە پێشەوە. ڕۆژی شەممەیە. لێکۆڵەرەکان دەستنە دوکانێک و وێنەیەکی کێشراوی دۆ و نیشانی فرۆشیارەکە دەدەن. ئەویش وێنەی داواکاریەکەی دۆیان نیشان دەدات. لەو ساتە هەواڵیان پێدەگات تاوانێک ڕوویداوە. کاتێک دەچن دەبینن ئەم جارە نۆرەی گوناهی ئەرەزوبازیە. کچەکەی ناو وێنەی شوقەکەی دۆ کوژرا و پیاوێکیش لەسەر جەستەکەی کەوتووە. لە بنکەکە میلز پرسیار لە خاوەنی یانەکە دەکات و سەمەرسێتیش لەگەڵ ئەو پیاوەی کە لەگەڵ لاشەی کچەکە دۆزرایەوە. پیاوەکە دەڵێت دۆ چەکی خستە سەرسەرم و بە زۆر پێی کردم. سەمەرسێتیش وێنەی چووکێکی دەستکردی سەربەچەقۆ فڕێ دەداتە سەر مێزەکە کە دۆ داوای کردبوو بۆی دروست بکەن. جوتە لێکۆڵەرەکە دەستنەیانەیەک و لەوێ گفتگویەکی فەلسەفی دەربارەی مەبەست لە پیشەکەیان دەبێتەوە. سەمەرسێت دەڵێت ئاسانترە دزی بکەیت لەوەی بە مافی خۆت شتەکان بەدەست بهێنیت، منداڵەکەت تێ هەڵبدەیت لەوەی بەخێوی بکەیت. ئەمە جیهانی ئێمەیە و هەر بۆیەش دەمەوێت خانەنشین بم. میلز دژی قسەکانی ئەوە و پێی دەڵێت تۆ تەنها دەتەوێت باوەڕ بە ئایدۆلۆژیەکەی خۆت بێت. بۆ شەوەکەی سەمەرسێت بیر لەو قسانە دەکاتەوە. ڕۆژی یەکشەممەیە. لێکۆڵەرەکان گەشتونە لەسەر شوێنی ڕووداوێک. قوربانی گوناهی لوتبەرزی لەسەر جێگاکە کەوتووە. ئافرەتێکی ڕوخسار شێوا و دوو بژاردەی لەبەردەم بوو. لە دەستێک مۆبایل هەبوو تاوەکو پەیوەندی بە فریاگوزاری بکات، لە دەستەکەی تریش حەپی خۆکوژی. ئافرەتەکە دوای شێوانی ڕوخساری بژاردەی مردنی هەڵبژارد. کاتێک دەگەڕێنەوە بۆ بنکە، سەمەرسێت دەڵێت چەند ڕۆژێکی تریش بەردەوام دەبێت لە پیشەکەی تاوەکو دۆ دەدۆزنەوە یاخود تا حەوتەم و کۆتا کوشتنیش ڕوودەدات. لە ناو بنکەکە دۆ بە دوایاندا دەچێت و بە هاوارەوە بانگیان دەکات. زۆر بە لەسەر خۆی و بە جستەیەکی خوێنایی پێیان دەڵێت بە دوای مندا دەگەڕان. میلز هاواری بەسەردا دەکات بۆ ئەوەی بکەوێتە سەرزەوی. لە کۆتاییدا کەلەپچە دەخەنە دەستی ئەو بکوژە تۆقێنەرە. دۆوی بکوژ قسە لەگەڵ پارێزەرەکەی دەکات و لێکۆڵەرەکانیش دڵنیان هۆکارێک هەیە کە خۆی بەدەستەوە داوە. هیچ شوێن پەنجەیەکیان لە شوقەکەی نەدۆزیەوە چونکە دۆ و پێستی سەری پەنجەکانی بە مووس تاشی بوو. هیچ پێشینەیەک و تۆمارێکی بانکی نییە. تاکەشت بزانرێت لەسەر ئەم بکوژە ئەوەیە کەسێکی کارامە و خاوەن سەرمایەیە. هەردوو لێکۆڵەر پێیان سەیرە پێش تەواوکردنی هەر حەوت کوشتنەکە
خۆی بەدەستەوە داوە. پارێزەرەکەی دووڕای دەگەێنێت کەوا بریکارەکەی ئامادەیە پۆلیس بباتە لای دوو تەرمەکەی تر بە مەرجێک تەنها دوو لێکۆڵەرەکە لەگەڵی بێن و لە کاتژمێر 6 هەمان ڕۆژ بچن بۆ شوێنی تەرمەکان. ئەگەرنا لە دادگا خۆی وەکو شێت دەردەخات بۆ ئەوەی تاوانەکەی لەسەر سوک بێت. لێکۆڵەرەکان ڕازی دەبن، وایر و جلەکانیان لەبەر دەکەن، جوود لێکۆڵەر و تاوانبار بە ئۆتۆمبیلێک بەیەکەوە دەچن و هەلیکۆپتەرێکی پۆلیسیش بەدوایانەوەیە. لە کاتی ڕۆیشتن میلس و سەمەرسێت قسە لەگەڵ دەو دەکەن. سەمەرسێت دەیەوێت زیاتر لە مێشکی دەو تێبگات، بەڵام دەو دەڵێت تێگەیشتن لەو هیچ گرنگێکی نییە. دەو باسی پاڵنەرەکانی خۆی دەکات و بەڵێنش بە میلس دەدات کە کۆتا کاری دەبینێت. باسیش لەوە دەکات چێژی لە ئەنجامدانی کارەکانی بینیوە و هەموو گوناهبارەکانی بە سزای خۆیان گەیاندووە. دەو تووڕە دەبێت کاتێک میلس قوربانیەکان بە کەسانی بێتاوان ناو دەبات. دەو دەڵێت هەمووان گوناهەکان دەبینن ڕۆژانە و لە ئاستیان بێدەنگن. ئەو دەیەوێت ئەم ڕێچکەیە بگۆڕێت و کارەکانی لە یاد نەکرێت. پێیان دەڵێت تاکە هۆکار کە ئەو ئێستا کەلەپچەی لەدەستە چونکە خۆی ئەوەی دەوێت. بەبیری میلسیش دەهێنێتەوە تاکە هۆکاریش کە ئەو زیندووە چونکە ئەو کاتە نەیکوشت. دەیەوێت میلس بۆ تەواوی ژیانی ئەمانی لە یاد بێت یان ئەو ژیانە کورتەی کە ئەو ڕێگەی پێدەدات بژێت. سەمەرسێت هەر بێدەنگە تا دەگەنە شوێنی مەبەست، دەگەنە شوێنێکی چۆڵ کە جگە لە کۆنە ئۆتۆمبیل و تاوەری کارەبایی هیچی تری لێ نییە. کاتژمێر 7 ئێوارە ئۆتۆمبیلێک لە دوورەوە بە دیار دەکەوێت و بەرەو لای ئەوان دەچێت. سەمەرسێت ڕێگە بە ئۆتۆمبیلەکە دەگرێت و شۆفێرەکە دەهێنێتە خوارەوە. شۆفێرەکە دەڵێت پاکەتێکی پێیە بۆ ئەوی بیگەێنێتە دەستی لێکۆڵەر میلس. سەمەرسێت شۆفێرەکە بەڕێ دەکات. سەرەتا دوو دڵە لەکردنەوەی پاکەتەکە، دواتر بڕیار دەدات بیکاتەوە. لەو ساتەدا دەو دەست دەکات بە باسکردنی ئەوەی چۆن ئیرەی بە ژیانە سادەکەی لێکۆڵەر میلس دەبات. دەڵێت هەوڵیدا بۆ ساتێک وەکو ئەو بژی لەگەڵ خێزانە جوانەکەی تریسی. میلس سەری دەسوڕمێت و لێی دەپرسێت کە باسی چی دەکات. دۆ وەڵامی دەداتەوە دەڵێت ئەم بەیانیە چوومە ماڵەکەت و وەکو هاوسەرێک ویستم مامەڵە لەگەڵ تریسی بکەم. پلانەکەی سەری نەگرت، بۆیە شتێکی لەوێ برد کە ئەویش کە لەسرە جوانەکەی خێزانەکەی بوو. سەمەرسێت بەڕاکردنەوە دەگەڕێتەوە بە میلس دەڵێت چەکەکەت فڕێبدا. میلس هێشتا لە بارودۆخەکە تێناگات. لە سەمەرسێت دەپرسێت چی لە ناو پاکەتەکە بوو. دەودانی پێدادەنێت ئەویش وەکو هەمووانی تر گوناهبارە. ئیرەی بردن بە ژیانە سادەکەی میلس گوناهی ئەوە. میلس تووڕێ و بە دەو دەڵێت درۆ دەکەیت. سەمەرسێت بە میلس دەڵێت ئەو دەیەوێت بە دەستی تۆ بکوژرێت بۆ ئەوەی گوناهی میلس ببێتە گوناهی تووڕەیی. بەو شێوەیەش کارەکەی دۆ بە کۆتا دێت. دۆ دووبارە دەست دەکات بە قسەکردن. باسی ئەوە دەکات چۆن ژنەکەی دەپاڕایەوە لە پێناو ژیانی خۆی و ژیانی منداڵەکەی سکی. میلس چاوەکانی پڕ دەبێت لە فرمێسک و بەمەش دەردەکەوێت میلس ئاگادار نەبوو کەوا خێزانەکەی دووگیانە. بۆ کۆتا جار سەمەرسێت داوای چەکەکە دەکات و دەڵێت ئەگەر بیکوژیت ئەوە دۆ براوە دەبێت. بە دەروون و مێشکی پڕ لە تووڕەیەوە میلس چەکەکەی لە دۆ بەتاڵ دەکاتەوە و دەیکوژێت. میلس دەخەنە ئۆتۆمبیلی پۆلیسەکە و لە دوادیمەنی فیلمەکە سەمەرسێت وتەیەکی هێمینگوەی دەڵێت کە بەو شێوەیە جیهان شوێنێکی باشە و شایانی ئەوەیە لە پێناوی بجەنگین. سەمەرسێت دەڵێت لەگەڵ بەشی دووەمی وتەکە هاوڕام. بەم شێوەیە کۆتایی مەمبەڕی کاپی فیلمەکە هێنا. لایک و سەبسکرایبتان لەبیر نەچێت و خواتان لەگەڵ.